بەڵە چی ئاسڵاوتان لێ بێم کاتتان باش لە ڕاستیا ئەم بەریەکەوتنەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاخود وەزیری دەرەوە لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا ئەمە دووەم جارە جاری یەکەم لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە بووە تەنها وەکو پیرۆزباییە کە وەزیری دەرەوەی تورکیا پیرۆزبایی لە ئەنتۆنی بلینکن کردووە جاری دووەم ئەم سەردانە بوو کە لە میانەی یاخود لە چوارچێوەی کۆبوونەوەی ناتۆیە دانووسانێکی دووقۆڵی هەبووە لە نێوان وەزیری دەرەوەی هەردوو وڵاتە ئەوەی کە تەوەری گەرم و سەرەکی ناو گفتوگۆکان بووە قسەکردن بووە لەسەرەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی تر ئەمریکا تورکیای ئاگادار کردەوە یاخود هانی داتەشجیعی کرد کە واز لە پرۆسەی کڕینی چەکی S400 بێن و پەشیمان بنەوە لەو گرێبەستە و ئامادە بن کە ئەو چەکانە بفرۆشنەوە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاخود بە بێنە دەرەوە لەو عەقدە لە بەرامبەر تورکیا ڕەتیان کردەوە و باسییان لەوە کرد ئەو بابەتە بابەتێکە تێپەڕیوە و لە ئێستا جێ مناقەشە نەماوە و ئەمە مێژوویەکی دووری هەیە و کاتی خۆی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕازی نەبووە ئەو جۆرە چەکە بەو کواڵتیە بفرۆشێ بە تورکیا و تورکیا و هەنگاوی ناوە لەگەڵ رووسیا عەقدی کردووە و مەترسی نابێم چەکانە بۆی کڕەوە یەکێک لە تەوەرەکان ئەو بووچیا کە نەگەشوونەتە نەتیجەتی بابەتێکی تر بابەتی ئەوەی کە تورکیا داوای کردووە لە ئەمریکا بوەسێ لە هاوکاریکردنی ئەو گروپانەی کە ئەوان بە تیرۆریستی ناوەبن لە نێوانە مەبەستی سەرەکیان گروپەکانی گروپی هێزە کوردیەکانە لە ڕۆژئاوا و بەشێکی تر لەو چالاکیانەی تر کە ئەمریکا لە سووریایکا کە تورکیا پێی وایە ئەمانە مەترسی زیاتری بۆ تورکیا دروست کردووە لە سنوور بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجاوەیە کە بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەوەی کە تەواوی لێدوانەکان باس لەوەکەن کە لە میانەی ئەو دانووسانە دوو قۆڵیان نەگەشتون بە دەرەنجامێکی یەکلاکەرەوە بەڵام لە ئیمەیجە گەورەکەوەیە کە ئەمریکا پێی وایە کە تورکیا هێشتا هاوپەیمانێکی گرنگە بەتایبەت لە ئێستایە کە تا ڕادەیەک تەقدیری ڕۆڵی تورکیاکەن لە سووریایە و لە ئەفغانستانە و هەر ئێستش کە جارێکی تر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تورکیا ڕاستپاردووە بۆی کە دەستپێشخەری بکات لە پرۆسەی ئاشتی ئەفغانستانە بۆ دانووسانی داهاتووی نێوان تالیبان و حکوومەتی وڵاتی ئەفغانستان کە بێگومان ئەمە ڕۆڵێکە تورکیاشم ڕۆڵی قبول کردووە کە ڕۆڵی نێوەندگیری بکات و ناوەندگیری بکات لەو پرۆسە ئاشتیەیە ئەمە توانم بڵێن بەشێکە لە دەرەنجامی و گفتوگۆیی کە هەیە و بۆ ڕای گشتی و بۆ ئیعلام یەکلایی کراوەتەوە کە بە کۆی گشتی ئەوەیە کە لەسەر تەفاسیل نەگەشتوونەتە دەرەنجام بەڵام لە ئیمەیجە گەورەکە ئەوەیە کە هەردوو لایەنێکیان وەکو هاوپەیمانێکی گرنگ و استراتیژی قبوڵە و پێیان وایە کە پێویستە بۆی زیاتر لە یەک نزیک بنەوە و کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن. باشە لەبارەی دۆسەی چینەوە چەندە بلینکن ئەوەی باس کردووە کە ئەندامی ناتۆ سربەستن کە چۆن ماماڵە دەکەن بەڵام هانی داون بۆی کە دژی ئەو پاوانخوازی چین بوەستنەوە زانەرەکان لای تۆ لەم بارەیەوە چین. ئەتوای بڵێن چیا ئەم ساڵ بەشداریکردنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆبوونەوەی ناتۆ بۆ کۆمەڵێک مەسجی زۆر سەرەکی بوو یەکێک لەوانە ئەوەیە کە باسی لە گەڕانەوەی دیبلۆماسیەتی ئەمریکا کرد بۆ ناوچەکەەوە بۆ ناو ناتۆ کە ئەم پەیوەندیانە لە سەردەمی داری دانڵد ترەمپ هەتا ڕادێک بە شێوەیەک خراپ بوون کە ڕێیەکی زۆر پێی وا بوو ئەگەر دانڵد ترەمپ دەربچێتەوە بۆ خولی داهاتوو ئەوە پێچێ لە ناتۆ بکشێتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان تەسیراتی ناتۆ بە تەواوی کەم بێتەوە لە ناوچەکەیە گەڕانەوەی ئەنتۆنی بلینکن و بەشداریان ئەم چار لە ڕۆژانی دوێنێ و پێرەیە جەختی لەسەرەوە کردەوە کە ئەمریکا گرنگی تەواویە بەم هاوپەیمانەتیەوە بەلایەوە گرنگە بابەتێکی تر کە قسەی سەرەکی بوو کانتۆنی بلینکن داوای لە هاوپەیمانەکانی کرد لە ناتۆویشەوە بوو کە بەرامبەر بە هەرێکە لە وڵاتی سین و بەرامبەر بە رووسیا و لە نێویشانە بێگومان گلەیەکی زۆری لە ئەڵمانیا کرد کە هەڕەشەی لە ئەڵمانیاش کرد کە ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەو پرۆسەی کە دەستیان پێ کردووە بە تایبەتی پرۆسەی نۆردەم ستریم کە ئەمە پرۆسەی کە کۆمپانیای گازپرۆمی رووسی پێهێڵساوە لە ڕێگەیەوە گازی سروشتی رووسیا گوازێتەوە بۆ ئەڵمانیا بە نێو هەندێک لە وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵاتە کەوان پێیان وایە مەترسی سەرەکیە بێ و پرسە زیاتر لە پرسێکی تیجاری و بازرگانیە بێ بەڵکو ئەمە بۆ ئەمنیەتی وڵاتانە کێشە و مەترسی زۆرە بێ و ئەمریکا داوای لەوە کرد کە ئەسڵەن لە باسییان لەوە کرد یاخود ئەنتۆنی بلینکن باسی لەوە کرد لە 2009ەوە پرۆژەی سزادانی ئەڵمانیا لە بەردەستی حکوومەتی وڵاتەیە و چاوەڕێەوەکەن کە ئەڵمانیا بکشێتەوە لە پرۆسەوە گەرنا سزا سەپێن بەسەر ئەڵمانیا و قابلی قبول نییە کە ئەندامێکی ناتۆ بۆ شێوە پەیوەندی و علاقاتی استراتیژی بازرگانی دوورمەودا لەگەڵ رووسیا بکە. بابەتێکی تر بابەتی چاینە بوو بابەتی چین بوو چیا خراپترین لێدوان خراپترین دانووسانی دیبلۆماسی کە لە نێوان ئەمریکا و سینا کرابێ چینا کرابێ ئەم دانووسانی کۆتایی بوو کە لە ئالاسکا بوو کە ئەتوای بڵێن
یەکێک بوو لەو دانووسانەی کە ماوەیەکی زۆر بوو دانیشتنی دیبلۆماسی بۆ ڕای ئەعلام ئاشکرا نەکرا بوو، واتە ئەعلام بانگێش نەکرا بوو بۆ کاتی دانووسانەکە کە ئێستا تەواوی ئەو دانووسانە بە شێوەی ڕیکۆردکراو هەیە لە یوتیوب و لە بەشێکی تر لە ماڵپەڕە گەورە گیانەکانە هەیە کە پەیوەندیەکان تا بە شێوەیەک بوو کە شەڕە قسەی تیا بووە یاخود بە شێوەیە کە چاینەکان ئەمریکان بە ئاژاوە گێڕ ناو بردووە و ئەمریکیەکان سینیان تاوانبار کردووە بۆی کە زۆردارن و دژی موسڵمانەکان و کۆمەڵێک بابەتی تر کاتویان بڵێن بە خراپترین پەیوەندی دیبلۆماسی نێوان ئەم دوو وڵاتەیە بێ و بەشێک لە ئەعلامەکان تەنانە بە شەڕە بۆکزی ناوە بن باس لەوەکەن ئەم شەڕە بۆکسە ماوەیەکی زۆرە بەردەوامە لەگەڵ ئەمریکا و چینا بەڵکو ئەعلام پێ نەزانی و ئێستا ئەمە بۆ یەکەم جارەکە حکوومەتی بایدن بە قەست ئەوێ ئەم ڕووەی وڵاتی سین پیشانی ڕای گشتی بدا لە ئەمریکا بۆی جۆرێک لە یەکگرتووی لە نێوان هەردوو پارتەکە دروست کە بەرامبەر بە چین لە بەرامبەریشا بۆ وڵاتانی ئەوروپی هاوپەیمان لەگەڵ وڵاتانی ناتۆە و بەقەست ئەم بابەتیان کردو و ویستویانە کە ڕای گشتی جارێکی تر هاوپەیمانەکانیان بوروژێن کە بتوان بە جۆرێک لە جۆرەکان ڕێگری لەو هەنگاوانەی سین بکەن یاوانانی چین بکەن ببورن کە مەترسیان بۆ ئەمریکا و پەیمانەکانی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و لە تەواوی دنیای دروست کردووە. جارێکی تر ئەمریکا بێگومان هانی هاوپەیمانەکانی دا کە بێنە بەرەی ئەمریکاوە لە پرۆسەی ڕێگریکردن لەو مەترسیانی کە سین دروستێکا لە ڕووی سایبەرتێکەوە لە ڕووی هێرشی ئەلکترۆنیەوە لە ڕووی بابەتی مۆنۆپۆلی اقتصادی لە ئاوەکانی دەریای سین و ئەو ئاوانەی ترکە وڵاتانی ئیقلیمی تا ڕادەیەک زەرمەندی یەکەمن لەگەڵ کۆمەڵێک بابەتی ترکە لە چوارچێوەی ئەو علاقاتە تیجاریانەی کە وڵاتی چین هەیەی لەگەڵ ئەفریقا و بەشێکی تر لە وڵاتانی تر کە خراپی باریدارایی وڵاتانی قۆسۆتەوە بۆی بە جۆرێک لە جۆرەکان دەستگای هەواڵگیری خۆی باتە و ناوچانە و مۆنۆپۆلی اقتصاد و بەکاربەری وڵاتانی دنیا بکە. بابەتێکی تر کە بێگومان ئەوش رووسیا بوو کە جارێکی باشار دەویستم لەسەر رووسیا پەیمانەتی گشتی کرد لە سەراسی ناتۆ کە ڕوبەڕووی رووسیا بوەستنەوە و دژی باشە لەبارەی رووسیاوە پێشتر زۆرترین ململانەکانی ئەمریکا لەگەڵ رووسیا بوو. ئێستا جیاواز دەبینرێ هەست بەوە دەکرێت کە چین پێش رووسیا کەوتووە لە ململانەکردن لەگەڵ ئەمریکادا دۆخەکەەوە گفتوگۆکان لە مارەوە لە نێو ناتۆوە ئەوەی کە ئەمریکەکان قسەیان لەسەر کردووە لە چیدا لەگەڵ رووسیا ناکۆکن و چی لەسەر رووسیا هەیە. بەڵێ ئەوان پێیان وایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە زاری وەزیری دەرەوە پێیان وایە مەترسیەکانی چین بەراورد ناکرێت بە مەترسی هیچ وڵاتێک لە دنیا نەک بەرامبەر بە ئەمریکا بەڵکو بەرامبەر بە تەواوی گەلانی دنیا چکە پێیان وایە بە دیموکراسی و ڕای جیاواز و بیرروباوەڕی جیاوازە کە هەرمە وای کرد لە دووشەمەی ڕابردووە یاخود ڕۆژی دووشەمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هاوبەشی لەگەڵ کەنەدا و بەریتانیا سزا بسەپێن بەسەر سینا بەتایبەت تەوەری سەرەکی ناو سزادان سینە بەرامبەر بە موسڵمانانی ڕووی ڕوو ئەو جۆرە لە دانانیان لە کەمپا و سزادانیان بەڵام تایبەت بە رووسیا مەترسیەکان زیاتر کۆمەڵێک مەترسین کە پێیان وایە رووسیا هێندەی ڕۆڵێکی ئاژاوەژێریە بینێ لە ناوچەکە هێندەی ڕۆڵی ئەوە بینێ کە تەداخولکە لە کۆمەڵێک پرساکە کاری ئەو نییە یاخود لە بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکان و هاوپەیمانەکانی هێندە مەترسیەکی گەورن و گشتگیر نایبینن وەکو وڵاتی چاینا بەڵام لە بەرامبەر ئەوەی کە ڕخنەی توندە لە وڵاتی رووسیا گیرێ و داوای هاوپەیمانەتیە کرد دژێ وڵاتە لەسەر ئاستی ناتۆ و لەسەر هاوپەیمانەتی ئەمریکا بە شێوەیەکی گشتی ئەویش ئەو هێرش ئەلکترۆنیانەیە کە وڵاتی رووسیا دەستی پێکردووە لە تەداخولکردنی لە پرۆسە دیموکراسیەکانی هەڵبژاردنە لە ئەمریکا و لە ئەوروپا و بابەتی تەداخلاتی عسکەریشی لە رووسیا و لە یەمەن و ئەو جۆرە لە تێکدانی هاوسەنگی لە بەرژەوەندی ویلایەتە یەکگرتووەکان و هاوپەیمانەکانی لە پرسی ئەو وڵات پرسی ناوخۆی ئەو وڵاتە هەرێمیانەی کە هەیە لە بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بەشێک لە وڵاتانی ئەفریقی و تەنانە دروستکردنی پشێوی بۆ ئەمریکا و هێزەکانی ئەمریکا و ناتۆ لە ئەفغانستان و لە بەشێکی تر لە وڵاتانی کە هێزی هاوپەیمانان و ناتۆ لەوێ کارەکەن بۆ سەقامگیرکردنی ئاشتی بۆیە چیا پێیان وایە کە لە ئێستا ئەو پرۆسەی کە رووسیاش دەستی پێکردووە کە زیاتر لە ڕێگەیەک بگرێتە بەر بۆ نزیک بوونەوە یاخود بۆ لاوازکردنی ڕێکەوتنامەی ناتۆ شەوەیە کە رووسیا لە ئێستا بازرگانێکی فراوان لەگەڵ وڵاتانی ئەوروپاکە لەگەڵ ئەڵمانیایکە لەگەڵ بەریتانیایی بۆ لەگەڵ فەڕەنسا و ئیتالیا و بەشێکی تر لە وڵاتانی ناوچەکە تەنانە بۆ وڵاتانی عەرەبی و خلیجیش پەلی گواستۆتەوە یاخود خۆی نزیک کردێتەوە بۆی جۆرێک لە ڕێکەوتنامە بکە ئەو ڕێکەوتنامەی کە لەگەڵ تورکیا کردوێتی بۆ پێفرۆشتنی چەکی S400 کە بەرزترە لە هەر چەکێکی ناتۆ وڵاتێک ناتۆ هاوپەیمانان لەو ناوچەیە هەموو ئەمانە پێیان وایە دروستکردنی پشێوی ئاژاوەیە کە رووسیا و مەترسیانەی بەرەو زیادبوونە چێ بۆیە ئەوە ئەرکی لە پێشینەی ناتۆیەکە لە 1949 دامەزراوە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دوو خەسڵەت یاخود دوو کاری لە پێشینەی هەیە ئەویش
سەقامگیری لە ڕووی هێزەوە یاخود بە شۆرێک لە جۆرەکان پارێزگاریکردن لە سەقامگیری و لە ئەمنیەت بابەتێکی تریان فراهەمکردنی ئازادیە و پێیان وایە کە رووسیا لە ئێستا هەنگاوانەی کەینێ بۆ دژی پرۆسی دیموکراسی لە ناو خۆی وڵاتەکەی و دژبوون بەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشی لە حکوومەتە دیکتاتۆرەکانی ناوچەکەیەکە پێیان وایە هەموو ئەو هەنگاوانەی کە رووسیا گرتوێتی بەر لە ڕابردوو لە ئێستێشە دژە بە پرەسیپەکانی کاری ناتۆ ناوچەکە بۆیەوە ئیشی لە پێشینەی ناتۆ بێکە بەگشت ئەو هەنگاوانەی رووسیا بچێتەوە لە ناوچەکە. باشە لەبارەی هەڕەشەی سزادانی ئەڵمانیا لەسەر نۆردام 2 ئەو بابەتە چییە؟ ئەم بابەتە پرۆسەکە خۆی پرۆسەیەکی بازرگانیە یاخود پرۆسەیەکی استراتیژیە کە لێوە گازی سروشتی رووسیا بەڕێگەی ڕاستەخۆ گوازرێتەوە بۆ ئەڵمانیا کە بە پایپلاینێکە کرێ ئەم پایپلاینە بەشێکی بەناو دەریای باڵتیکا ڕوا و بەشێکی نزیکە بێتەوە لە ئەوروپای ڕۆژهەڵات کە ئەوروپای ڕۆژهەڵات بەشێکی زۆر لە وڵاتانە لە پێشترە ئەندامی ناتۆ ئەندامی یەکێتی سۆڤێت بوون لە ئێستاە دژن بەرامبەر بە رووسیا و ناکۆکی زۆریان هەیە لە نێوانیانە ئۆکرانیا کێکێکە لە هاوپەیمانە هەرە نزیکەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆیە ئەمریکا لە چەند ڕوویەکەوە ئەوێ یاخود دژی ئەم بەرنامەیە دژی ئەم پلانەیە کە ئەم پلانە ماوەیەکی زۆرە دەستی پێکردو بەڵام ئەوان پێیان وایە ئێستا نزیک بۆتەوە لەوەی کە پرۆسەکە تەواو بێ و چۆنەڵی بڕوانامەی بەکارهێنان وەربگرێ کە ئەمە هەنگاوێکی نوێیە دەتوانین بڵێن گەورەترین هەنگاوی نوێیە کە ئەوروپا بینێ لەگەڵ رووسایە کە گواستنەوەی گازی سروشتی کە بێگومان ئەمە پرۆسەوەکو باسم کرد پرۆسەیەکی لۆنگ تێرم و استراتیژیە بێ بۆ ئەوروپاش بایدن بە تەواوی دژێتی حکوومەتی پێش بایدنیش کە دانڵد ترامپ و بە تەواوی دژی بوون هەر لەو کاتەوە کۆنگرێسی ئەمریکا سزایەکی ئامادە کردو بۆ ئەڵمانیا کە چاوەڕێ ئەوە کە نەگەر ئەڵمانیا پاشگەز بێتەوە ئەوە سزاکە ناسەپێنن بە پێچەوانەوە گەر ئەم پرۆسە تەواو بێت و ئەڵمانیا پێشوازی لە پرۆسەکە بکات و بەردەوام بێت لەو کارەی کە پرۆسەکە لە پێناوی دروست بووە ئەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سزا سەپێنێ بەسەر ئەڵمانیا چونکە وەکو باسم کردەوان پێیان وایە رووسیا هەمیشە لە پاڵ بەرژەوەندیەکی ئەسکەری لە پاڵ بەرژەوەندیەکی بازرگانی لەگەڵ وڵاتانی ئەوروپا بەرژەوەندیەکی دوورمەوداتر و قوڵتری هەیە ئەوی شەوەیە لاوازکردن و پەرتکردنی ناتۆ و نزیک بوونەوە لە وڵاتانە و چوونە قوڵایی ئەوروپا بۆی لێوە دەستی بگا بۆ وڵاتانەی ترکە تا ڕادەیەک ناکۆکیە لە نێوانانە کە لە ئێستا زیاتر کار لەسەر بابەتی جاسووسی و بابەتی هێرشی ئەلکترۆنی ئەم بابەتانەیەکە بۆ تەداخلکردن لە پرۆسی دیموکراسی و پرۆسی هەڵبژاردن و پرۆسی حکومڕانی لە وڵاتانەی کە رووسیا تا ڕادەیەک ناکۆکە لەگەڵیانە بۆیە هەموو ئەمانە وای کردووە کە ئەمریکا بە تەواوی دژی پرۆسەکە بێ و داوای هاوکاری شێکا کێوێک نستە ژێرباری پرۆسەی لەم شێوە لەگەڵ وڵاتی رووسیا.